سرک وزیر عراق گفایا گرتنا ریکن روی لداعش دکا حکومت رجب طیب اردوغان بردوام لسرگرتنا دزگهن راگهاندنا ترکیا و روزنامه جمهوریت دنافواندا چند روزان بری هلبجاتنین سروکاتی امریکا FBI دبیجا اوی لیکولین لسر ایمیلن هیلاری کلینتون بکا خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ڕاستەوخوا لە کەناڵی NRTT وەشاندن. هێزە عێراقیەکان لە پێشڕەوی و ئامادەکاریدان بەرەو ناوشاری مووسڵ سەرکردە لەشکریەکان دەڵێن لەو بڕوایەدان شەڕ لە ناو مووسڵدا شەقام بە شەقام دەبێت. هێزی تایبەتی عێراقی بە پشتیوانی تۆپخانە و هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانانی نێونەتەوەیی هێرشێکی بەرفراوانیان لە بەرتڵەوە بۆ مووسڵ دەست پێ کردووە و هەندێک لە ئەفسەرە لەشکریەکانیش دەڵێن سەربازەکان لە دەوروبەری شارەکەدا لە شەردان و دەشڵێن تەنها شتێکی باش داعش کردبێتی ئەوەیە یەکگرتووی عێراقیەکانی زیاتر کردووە. ولدەبێ کوهێزن عێراقی پێشکەتنان لە بەرۆکن شەڕێ دەرخستنا کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش ji مووسڵێ dikin serek wezîrê Iraqê Haydar Abadî gefaya girtina rêkên revê li cîhadiyan dike. Pêşmergên herêmê jî li bera li çend rojên dahatî Daeş ji başîkê derxin. Komandarên hêzên hevpeymana û leşkerê Iraqê dibêjin wan berokên berrevaniya Komala Dewleta Îslamî Daeş li nêzik Mosulê şikandine. سربازên Iraqê li Rexê Gogcelîne rendeka Rojhilata Mosulê û hêzên pêşmergeyên Herêma Kurdistanê 300 metran nêzîkî başîkê ne. Wan li bere li dûsê rojên dahatî Daeş ji wî bajarokê êzdiyan li bakûra Mosulê derxin. Ev du heftiya hêzên Iraqê digel pêşmergeyên Herêma Kurdistanê û milîtanên Şîa berev bajarê Mosulê diçin. Serekwezîrê Iraqê Haydar Abadî çavsûrî li cîhadiyan kir û got ريكا رافي لوان قرتيا وباشترا خابدن دست. الخطة هي كالتالي الآن. أما همو ريكان لداعش بجرين. بأنا هي خده أما السري مارجي بكين. أما ريكين رافين لوان بجرين. وان بجارة بمنا يا خابدن دست يان يبين كشتن. لجندن نزيك باشي كي خالق درت كافن خوفت دزن ودجهينن أرضي رزقار بوي. بصدان مع البعض دجال زاروكن خوا ببيان جهري مدرافن. نتويني قرتي هجداري دج أجراكو داعش هزاران مدنيان بكن بروكن شردا چند هێزن حکومەتی نزیک ببن. لە گۆڕا ژمارە نەتەوێنێگرتی 1,500,000 کەس di Mosulê de ne, heta niha 7,400 jwana ji malên xwe reviyane. Nêzîkî 30,000 serbazên Iraqî bi alîkariya hêzên taybetên Emerîkî û bi piştevaniya hêrîşên firokên Emerîkî, Fransî û Brîtanî hêrîşî Mosulê dikin. Zanyariyên leşkerê Emerîkî texmîn dikir ku 3,000 heta 5,000 milîtanên Daeş di nav bajarê Mosulê de hene. 1,500 heta 2,500 şervanên wan li berokên şerrane 1,000 şervanên biyanî di nav wan de ne. Hêşta ne diyareka kengî dê bi êkcarî herêm ji Daişê paqij be û xetera wê li ser jiyana xelkê namîne lê digel rizgarkirina bajarekî Kristiyana li Bakûra Iraqê bo cara êkî piştî 2 sal û nîvan nivêj li kenîseyê hatkirin. Xelkê wî bajarokê Mesîhiyan dibêjin milîtanên Daeş bêrêziya pîroziyên wan kir. Heta niha Daeş ji not gundên dewroberê Mosulê hatine derê xistin û rizgarkirina bajar dê şikestina Daeş be. Lê şereza bawer dikin şerê girtina wî bajar li çend heftiyên dahatî dê bi zehmet be ji ber jimara mezina medeniyan di bajar da û di jêr destê Daeş de ne û her wesa sivîlên ji bajar direvin dibêjin Daeş derokên bajar û rewan rêk û avahî bombpirêj kirine. وراستا خانها بالتليفون دقل ما بيعمل دنجي امريكا كوا عمر كو لبزوايا جندكي مسيحيانا لبرطلا دقل ما كوا روج باشو بيشهاتين شري لروشلاتي موصلي تشنا يوم باش تاجي ايرو درس الشر في النظام نظام سوبا عراقي و جزار الدولة الإسلامية وداعش هاكا الريدان لجنده بزوايا بالشركة وشالات البازار الموصول الدراسية ينتج 3 كيلومتر. اف جنده دي شرازان لشكري بيجن كوتليلا چونا سوبا عراقية بو ناف سنتر بازار الموصول دي كان
دبي نيجو سوبر عراق تجربة شوي اللي وحتى جهشتنا جوجلي وجوجلي إذا يعطي إج جالس المثل كشركة روشالات بازار المثل لجوجلي إنسان شر وتجاران شبنا دستي شوان لدمان الأشكال العراقي بين أمريكا وفق بياتين كو سنة تجار داعش بروانية لغيكا تي بكن يا بومبين رشكري بكن وكودي بروانية تشكيلانو وشر بالي كاوا ظالم بريس كونفرانسك جي لشكري يعني قماندار اللشكري العراقي كربو بني دمكي كرت او شد بيجد بيكون بريس كونفرانسي دا شد تشتينوها يا بله دي بريس كونفرانسي طالب شغاتي كو فريق الاتيا وفريق مكافحة الإرهاب الفرنسي العراقي وصل خلاتهم اوان دسر اطاعام نيسا وقت شوينات ناف بازار نيسلدا او جي بشتي ميرو جهشتنا ناف بازار نيسلدا ومجدينية دانا خلتي نيسل باشكا شاري نيسل الجريئة كنترول كرن كاوا عمر بيعمل دنجي امريكا راستوخا بالتليفون ديال مابو سباس سەرەڵداوانی سووریایی و لەشکری حکوومەتی وڵاتەکەش لە شەردان بۆ کۆنتڕۆلکردنی گوندی منیان لە دەوروبەری شاری حەڵەب. ئەم شەڕەش بەشێکە لەو شەڕانەی نێوانیان بۆ دەست بە سەرداگرتنی شاری حەڵەب کە لە ماوەی یەک هەفتەدا سەرهەڵداوان لە چەند لایەکەوە هێرشیان کردووە بۆی. سەرهەڵداوان دەڵێن توانیویانە شکست بە هەوڵەکانی لەشکری وڵاتەکە بێنن بۆ چوونە ناو گوندی منیان. لتركيا قرتنا دزگهن راگهاندنی بردوام و بریارکا حکمت جبو داخستنا روزنامه جمهوریت هاتیدانو پتر جده نویسکارنوی هاتنا قرتن پامیرا دنگی امریکا استانبول زوزان یشار دقل ما راستو خواب سکایپ زوزان خان رنگ ودانا بریارا قرتنا جمهوریت چاوابو بله داخل روزباش نعم لناوندا روزنامه جمهوریت نه روزنامه جمهوریت جی کومار آواکرنا کومار جمهوریت وردا وشان خود که باوی کی و حتی ایرو ایش رنگ ایشک بیاوی ناتبو دو پلیس آوید سر آواهی آوید داره و سر مالین خبرکارن ملیسکارن روزنامه جمهوریت و 15 کس بنشاف کرن نات درباره واندا نظر پنج روزه دا بارزار واندا هدیتن شي قدخيا ولبي داري نها سازين سيفيل و بارتي لبي داري نوبت الك دان سبيكرن نوبت عدالت دان سبيكرن جبوي جمهوريتي و جبوي چاپمليه ام دكارم ببيجن كو لبي داري نها برياركي اوتي داين كو دخوازن بي روزنامه وره گرتن اما بنونري روزنامه را هدیتن پیکانی که اوجه دبیجن به آوه کی سر اول کایوم بجی بکم پشتی بجی کرنا کایوم اجی یه دست بدن سر روزنامه و درباره یه گرتن بنچاپ کرده دا نحتو آگاهی جتنه یا زوزان گرتنا سازین کردی آژانسین کردی هر هیا یعنی بکردی دمی ما کرده بله در روزبری بریارنامه در حکم قانون دا روزنامه و آژانس کردی دیساجی بریارا بودن هات داین ناو واندا آژانس سر جهان لسرانسر جهان یکمین آژانس جن هات گرتن و دیها که 14 سال وشان افادیکه اوجی هات گرتن و نادن دیوان آمد انقره استانبول باوی کی پلیس نورد که و اوجی پیشه راگی هندنا استانبول نه املقادان روزنامه نبینن که همون کس ایدی دست آویشن تلفن خو به تلفن خو وشان کی بکن آگاهی زوزان قال سپاس دستا خوش لتركيا وكون زان دزگين راگهاندني وميدياكار بردوام تينا قرتن وبتايبجي كو روزنامه جمهورية نها تي قرتن راپورتك لسر قرتنا روزنامه وانان يعني جي دزگين راگهاندو تايبجي جمهورية ما هيا راپورتك تايبت لسر وينها ام تماشا بكن زۆردەستیە لەسەر چاپەمەنیە لە ترکیە هین بەردەوامە بە تایبەتی پشتی داربەیە لەشکری gelek rojnamevan بۆ پەیوەندیên wanên bi rêxistina Fethullah Gülen hatine binçavkirin û gelek televizyon û rojname jî hatine girtin.
ئۆپەراسیۆنا vê dawiyê li ser rojnama Cumhuriyetê bû û çendin rojnamavanên wan hatin binçavkirin. Rojnama Cumhuriyet li Tirkiye wek rojnama komariyan tê nasîn. Bi sadan alîgirên wan li ber deriyê Cumhuriyetê kom bin û zordestiya li ser çapemeniyê protesto kirin. Bu operasyon ev operasyon li ser kesên piştgirî didin dewleta qanûnî tê çêkirin. Ev operasyon dijî sîstema yasayî ye, dijî demokrasiyê ye û dijî azadiyê tê çêkirin. Çi bingeheka qanûnî niye? Serokê Partiya CHP Kemal Kılıçdaroğlu bi heyetê serdana Cumhuriyetê kir û ev bûyer şermezar kir. Darbe fırsatçılığı yapıp Em rûpirûyê zordestiya li ser rûşinbîran û rûnakbîran û çapemeniyê tên. Rojnamavana Cumhuriyetê Ayşe Yıldırım dibêje ev operasyon bi tenê ne dijî Cumhuriyetê hatiye çêkirin. Bu sadece Cumhuriyet'e yönelik bir operasyon değil aslında. Türkiye'de Ev operasyon ne bitine dijî rojnameya Cumhuriyetê ye. Ev darbeyek dijî azadiya çapemeniyê ye. Hikûmet Cumhuriyetê bi darbeya leşkerî ve girê dide. Kenyame bi vê çendê têt. Bi nêrîna min hikûmet ji ber berpirsiyariya xwe ya qanûnî direve. Ji ber wê yekê zordestiyê çê dike. Rojnama Cumhuriyet di malpera xwe de diyar kir ku 12 karmendên we hatine binçavkirin û polîsa dest danîne li ser kompîterên wan. Parlamenterê CHP Barış Yarqadar ji yek ji bejdar ve protestoya bû. Cumhuriyet Gazetesi AKP iktidarının en sert muhaliflerinden biri. Rojnameya Cumhuriyet rojnameyeke serekeye dijî hikûmeta AKP û her roj tiştên rast parve dike. AKP naxwaze tiştên rast bibihîse û bên parvekirin. Girtina rojnameyan û televîzyonan mafê xelkeyê gihîştina agahiyan ji holê radike. Ev jî guneheke dijî yasaya bingehîn. Hevserokê HDP Selahattin Demirtaş daxuyanîk di derbarê Cumhuriyetê de weşan û dibêje ev dijî muhalefetê tê çêkirin. Türkiye'de muhalif tek bir sesin kalmaması için ev parçeke ji zor destiya hikûmetê ew naxwazin ti dengên muhalefetê hebe. Zordestiya li ser çapemeniya Tirkiye hîn berdewam e. Desthilatdarên partiyên siyasiyên muhalefet dibêjin hikûmeta AKP darbeya leşkerî ji xwe re dike hêcet. Da ku muhalefetê bêdeng bêxe. Ara Macar, deng Amerîka. لە تورکیا بە هەزاران کەس دەژگیرکراون بە تاوانی هەبوونی وەک ئەنکەرە دەڵێ پەیوەندی بە تێرۆریزمەوە. دواتریش دەسەڵاتداران هەڵمەتەکانیان بۆ سەر ژمارەیەک لە میدیا لە وڵاتەدا دەست پێ کرد. کەمال چۆمانی نووسەر و لێکۆڵەر میوانی کورد کۆنێکشنەکە کەمال زۆر سپاس بۆ ئامادە بوو. ئەمەی کە ئێستا تورکیا دەیکا بەرامبەر بە ڕۆژنامەوانان و بەرامبەر بە جودابیرانی خۆشی وەکو دەڵێ بە پێی یاساکانی باری نائاساییە لە وڵاتەکەدا بەڕای جەنابە هەم یاسای باری نائاسایی و هەم یاساکانی دژە تێرۆر کە لە تورکیا دەن هەن یعنی دەبنە پێوانەیەک بۆ ئەم هەوڵانی حکوومەتەکەی ئاک پارتی بە بڕای من ئەم دۆخی کە لە تورکیا دروست بووە بە تایبەت دەگیرکردنی کەسانی سیاسی و داخستنی ڕۆژنامەکان و گرتنی ڕۆژنامە نووسان چالاکانی سیاسی ئەمە پێشتر لە 2009 لە کەیسی کەجەکە دەستی پێکرد هەر لەو کات نزیک بە 10,000 کەس لەژێر ئەم کەیسەدا بوو کە بە تۆمەتی هەبوونی لینچیان بە پەکەکەوە خراببوونە ناو لیستی دادگاییکردن و هەروە دەگیرکردن و دەرکردن لە تورکیادا ئەمەی کە ئێستا تورکیا دەکا بەڵێ خۆتان نەزانن ئەم مانگە کۆتایی ئەو کێرفیەوە هات قەدەغەکردنی هاتوچۆ ئەردۆغان درێژی کردو بۆی بەردەوامیدا بەم سیاسەتە ئەردۆغان لەم ڕۆدا و حکوومەتەکەی ئاک پارتی لە تورکیادا توانای ئەوەی هەیە کە بەردەوامی بەم دۆخەبدا بەهۆی ئەوەی کە ئۆپۆزیسیۆن نەماوە و ئۆپۆزیسیۆن وەک جاران نەماوە ئەوانەی کە یاری ئەردۆغان بوون لە ناو حیزبەکەی خۆشدا کۆتایی پێهێناون وەروە کۆمەلگای نێودەوڵەتیش ئەمڕۆ لە تورکیا لە دنیادا زیاتر تەرکیزی لەسەر سووریا و عێراق و ئەردۆغان چۆتە ناو سووریا و چۆتە ناو پێم دەڵێت دەرفەتێکە بۆ سیاسەتەکانی ئاک پارتی لە ناو تورکیا بەڵێ بەتاکید بەتایبەت ئەم دەرفەتە بۆ ئەو ڕەخسا دوای کۆدێتاکەی ساڵی مانگی حوزەیران لەوێەوە ئەم دەرفەتە زیاتر بۆ ئەردۆغان دروست و بۆ ئاک پارتی کە بتوانێت ویستی خۆی ویستی تاکراویانە و دیکتاتۆری خان بەسەر کۆمەڵگای تورکی و بەسەر ئەو دەنگە دیموکراتیانەی تورکیادا بسەپێنێت دەنگی ناڕزایی لە ناو تورکیاشدا بڵند بۆتەوە ینی من بەرەوەی بینە ستۆدیۆ وتارێکی نووسری ناوداری تورک قەدری گورسوڵم خوێندەوە دەڵێت نەمانی کەسانی پرۆفێشناڵ لە میدیادا ینی هەڕەشە بۆ ئەوەی بۆ ئەو شتانی کە ماوە لە ئازادیەکانی ڕادەربڕین و ڕاگەیاندن ئەمەش کوشتنی دیموکراسیە بە شێوەیەکی بە بەرنامە
ئاکەپە ئەتوانێت بەردەوام بێت لەو جۆرە سیاست خۆی ئەردۆغان و یاخود بڵین ئاک پارتی هەر لە هاتنیانەوە بۆ حکوم ساڵەکانی سەرەتانە بێت دواتر دەستیان کرد بە ململانێ لەگەڵ میدیا لە 2012 کاتێک ململانەکان لەگەڵ میدیادا چەند دەستگایان داخ چەند ڕۆژنامەسێکیان دەستگیر کرد ئەم دۆخە هەرە بوو ئەو کات ڕێکخراوەکانی داکۆچیکردن لە ئازادی ڕادەبڕین و مافی مرۆڤ زۆر ڕخنیان لە حکوومەتێکی ئاک پارتی کرد داود ئۆغڵە و کات گوتی ئێمە تەنها ئەو میدیانە داخین و ئەو ڕۆژنامەسان دەگیرەکەین کلینشان لەگەڵ تیرۆریستەیە ئەگەرنا میدیای دیموکراتی خوازن میدیای ڕخنەگر هەن لە حکوومەتی تورکیادا بەڵام ببینین لە هەر لەو چەند ڕۆژی ڕابردوو و جمهوریەت کات بە یەکێکە لە میدیاکانی نزیک لە جەهاپەوە میدیاکی سربەخۆ بۆ میدیایەک وەکە نزیک ینی کەمالی سەکان دامەزران دواتە میدیایکی ئەلمانی ناسراوە دەنجێک نەماوە لە تورکیادا ڕخنە لە دەوڵ بگە و خۆشتان نەزان میدیا کوردەکانیان بە تەواوی داخستون ئەم دۆخی تورکیا بە بڕوای من تورکیا ئەتوانێت لە ئێستادا بەردەوامی بەمە بدا چونکە ئەردۆغان دەستی بە جۆرێک لە سیاستکردن کردووە تا نەگاتە کۆتاییەکەی واز ناهێنێت چونکە ئەردۆغان وعدی دا هەتاوەکو سیستەمی سیاسی تورکیا نەگۆڕێت بۆ سیستەمی سەرۆکایەتی ئەم دۆخەی تورکیا بەردەوام سەرۆکی جەهەپە ئەڵێ ئەردۆغان بە شوێن ئەوەیە کە سیستمێکی بەعسیزم هاوشەوەیەوەی عراق لە تورکیادا پێک بێنێ ئەم جۆرە دەستەواژەیە کارێکی وا دەکاکە هەموو لایەنەکان بەیەکەوە هاوپەیمانێتیە دروستکەن بۆ بەرەنگاربوونەوەی ئەم جۆرە سیاستانی ئاکپارتی هۆی زەحمەتەکە ئەمەیە لە تورکیادا کۆمەلگای تورکی یاخود سیاست لە تورکیادا پارچەیە و کۆمەڵێک هێزان ئەم هێزانە ناتوان لەسەر خاڵی هاوبەش ڕێککەون لایەکەوە فەتحوڵا گوڵان لە ناو بەقووەتە بەڵام فەتحوڵا گوڵان ناتوانێت لەگەڵ جەهەپەی و لەگەڵ کوردایش بکات کورد لەگەڵ مەهاپەدا ناتوانێت بکات دیسان جەهەپەش لەبەرەوە ئەم بربڵاوی هێزەکانی دیکە دەرفەتە بۆ ئەردۆغان کەمال زۆر سپاسە دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش هەر بژیت دەگەڕینەوە سەر شەڕەکانی ئازادکردنی مووسڵ و ڕاستەوخۆ پەیامنێری دەنگی ئەمریکا لە ناوچەی شێخانەوە لەگەڵ کورد کۆنێکشنە کاگ ئەحمەد ئەو کاتت باش کاگ ئەحمەد چی نوێ هەیە لەو ناوچەیە بەڵێن لە پێنج لاوە ئەمڕۆ هێرشکراوەتە بۆ هێرشکراوەتە سەر چەکدارانی داعش لە مووسڵ لەلایەکەوە لە تلکێف بەرەو شەلالات لە لای تریشەوە لە ناو گۆک جەلیل بۆ کەڕامە لەو لاشەوە لە گوێڕ مەخمور واتە بۆ نەمرود و سەلامیە لە گەیارەشەوە بەرەو حەمام عالیل لەو لاش شعبی هاتووە بەرەو قەزای تەلافەر بەڵێن لەم پێشلاوەکە هێرشکراوەتە سەر چەکدارانی داعش بۆ ناو شاری مووسڵ لە تلکێف بۆ شەلالات لە شەلالات گوندی تلیابەس بەڵێ ئەحمەد لەلایەن سوپای عراقیە و گوندی تلیابەس ئەحمەد ئەگەر یارمەتیم بی بەڵێ ئەگەر یارمەتیم بی لەگەڵ هەموو ئۆپەراسیۆنێکی لەشکریدا ژمارەیەکی زۆر لە ئاوارەکان ڕوو دەکەنە ئەو ناوچانەی کە شەڕی لێنەیە خۆیان لە شەڕ دەپارێزن ئاوارە چۆن بوو لەگەڵ ئەم پێنج هێرشە گەورەی کە جەنابەت ئێستا باست کردن بەڵێن ژمارەیەکی زۆر لە خەڵکی مووسڵ بە تایبەتی گەڕەکی گۆک جەلیل ئەمڕۆژ ئاوارە بووە و بەرەو خازر هاتووە کە لە خازر ئامادەکاری تاو کراون لە کەمپەکان و تاو ئەو بێداویستیانەی کە بۆ ئاوارەکان دانراوە بەرەو خازر دێن زیاتر لە 600 خێزان و ئاوارە بوونا و بەرەو محوەری خازر دێن لە کەمپەکان نیشتەجێ دەبن بەڵێن لە ئۆپراسیۆنەکەی کە 15 ڕۆژە بەسەر ئەم ئۆپراسیۆنە تێپەڕ دەبێتن سوپای عراقی و هێزی پێشمەرگە سوپای عراقی زیاتر لە 6 گوندی گرتووە و هێزی پێشمەرگەش 25 گوندی گرتووە ڕۆبەرێکی بەرفراوانی ناوچەکە ئێستا لە ژێر دەستی ئەم هێزانەدای ئەوانەش کە بەشداریان کردووە بەڵێن دەمێت ئاماژە بێت لەم ئەو هێزانە سوپای عراقیە و هێزی پێشمەرگە کە پێشتر بووە ئێستا لەو شوێنە نەوەستاوە و پۆلیسی فیدرالیە و حەشدی عەشایریە و حەشدی شعبی ئەمڕۆ بەشداری کردووە حەشدی شعبی بەڵێن بۆ بەرەو تەلافەر بەرەو تەلافەر و ئەوانە زۆر سپاس دەکەم ئەحمەد بۆ زانیاریەکانت
و هەفتەیەکێ بەری ڕۆژە هەڵبژارترین سەرۆکاتیە ئەمریکا FBI بیرۆیە بەکۆلینên فیدرالیە ئەمریکی دەبێژە ئەوێ دەست بێ لێکۆلینان بکە لەسەر ئیمێلên نامزەدا دیموکراتان هەلاری کلنتن و نامزەدی کۆماری دۆناڵد ترامپ دەبێژە ئەو مەزنترین شەرمەزاریە پشتی واترگەیت. هەفتەیەک ماوە بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە ئەمریکا FBI مۆڵەتی پێداچوونەوەی بۆ ئیمێلانەدا بەدەستهێناوە کە لە کۆمپیوتەری یاردەدەرێکی باڵای کلنتن هوما ئابدین و هاوسەری پێشووی و ئەندامی پێشووی کۆنگرێسی دیموکرات ئەنتنی وینەرەوە ڕەوانەکراون و وەرگیراون. ئەمەش لە کاتێکدایە کە لێکۆڵینەوە لەسەر ئەنتنی وینەر دەکرێت کە نامەی سێکسی بۆ کچێکی 15 ساڵ ناردووە. FBI دەڵێت چونکە کلنتن سێڤەری خۆی بەکارنەهێنابوو دەبێت لێکۆڵینەوە لەوە بکرێت کە ئایا ئەو کۆمپیوتەرەش لەسەر هەمان سێڤەر بووە یان هیچ زانیاریکی نهێنی لە ئیمێلەکانی کلنتنەوە دەستی ئەو کچە کەوتووە یان نا. FBI چەند هەفتەیەکە ئەو ئیمێلانەی دۆزیوەتەوە کە ڕەنگە پەیوەندی بە هێلرێەوە هەبێت بەڵام هەتا پێنجشەمەی ڕابردوو بەرپرسی FBI جێمس کۆمی لێ ئاگادار نەکرابەوە. هەر ڕۆژێک دوای ئەوە کۆمی نامەیەکی بۆ ئەندامانی کۆنگرێز نارد کە تیایدا دەڵێت لێکۆڵینەوەکان لەسەر ئیمێلەکانی کلنتن دەست پێ دەکاتەوە. ئەمەش بووە مای ڕخنەیەکی زۆر لەلایەن کلنتنەوە و پرسیار دەخاتە سەر بێلایەنی بەڕێوەبەری FBI. سەرەتا ئەوانەی کە نیگەرانیان هەیە لەسەرەوەی کە من ئیمێڵی تایبەتی خۆم بەکارهێناوە من لیان تێدەگەم وە گوتوشمەوە هیچ پاساوێک ناهێنمەوە گوتومە ئەوە هەڵەیەک بوو لێ پەشیمانم ئێستا دەیانەوێت لە ئیمێلەکانی یەکێک لە ستافەکانم بکۆڵنەوە با بە هەموو شێوەیەک لێکۆڵینەوە بکەن من دڵنیام دەگەنە هەمان دەرەنجامی کە پارەکە گەیشتن پێی هیچ دۆسیەیەک نییە. لە مانگی حوتی ڕابردوو FBI بڕیاریدا کە بەکارهێنانی ئیمێلی تایبەت لەلایەن کلنتنەوە کەمتەرخەمی بووە و بەمەبەست نەبووە. سەبارەت بەم لێکۆڵینەوە نوێش کۆشکی سپی دەڵێت نەبەرگری لە سەرۆکی FBI دەکات و نەڕخنەشی لێ دەگرێت. هەڵسەنگاندنی سەرۆک بۆ کەسایەتی کۆمی نەگۆڕاوە بۆ نمونە سەرۆک لەو بڕوایەدا نییە کۆمی بەمەبەست هەوڵی کاریگەری لەسەر بەرەنجامەکانی هەڵبژاردندا نابێت. سەرۆک بڕوای بەوە نییە بەنیهێنی لە بەرژەوەندی کاندیدێکیان لایەنێکی سیاسی کاری کرد بێت. بەڕێوەبەری FBI لە هەڵوێستێکی قورسدایە و هەر تەنها خۆشی دەتوانێت داکۆشی لە خۆی بکات بۆ ئەو ڕخنانەی لێی دەگیرێت. وەزارەتی دادی ئەمریکا ڕایگەیاند لەگەڵ FBI کار دەکات تا هەرچی زووترە لێکۆڵینەوەکە تەواو بکرێت. هەرچەندە هیچ بەڵگەیەک لە دژی کلنتن نەدۆزراوەتەوە بەڵام ترامپ ئەم دەرفەتە دەقۆزێتەوە بۆ ئەوەی لە هەڵمەتەکاندا بەکاری بهێنێت. ئەمە گەورەترین شەرمەزاریە لە دەمی شەرمەزاری واترگەیتەوە. هیلەری کلنتن دەیەوێت خەڵکانی تر تاوانبار بکات بەرامبەر ئەو هەموو گرفتە یاسایانی کە هەیەی. بەڵام خۆی ئەم ڕۆژەی بەسەر خۆی داهێناوە نابێت کەس تاوانبار بکات لە خۆی زیاتر. لە کاتێکدا کۆمارەکان پێشوازی لەم بڕیارەی FBI دەکەن بەڵام شارەزایانی سیاسی ڕخنەی لێدەگرن. زۆر بێزاری کردم بەکارهێنانی دەسەڵات بوو بە شێوەیەکی زۆر ناپیشەیی و ناگونجاوانە کە لەلایەن FBIەوە لە مێژووی ئەمریکادا کرابێت. هەڵبژاردنەکانی ئەمریکا لە 8 مانگی 11 بەڕێوە دەچێت هەرچەندە دەنگدانی پێشوەخت لە مێژە دەستی پێکردووە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. مامۆستایان و فەرمانبەران لە شاری سلێمانی خۆپیشاندانێکی تریان دەست پێ کرد وێڕای ئەوەی دەستگای ئاسایشی لە سلێمانی لە ڕاگەیانیەکدا ئاماژە بەوە دەکات بەهۆی ڕەوشی ئاسایشیەوە مۆڵەت نادا خۆپیشاندان بکرێت. ژیار محەممەد پامنێری دەنگی ئەمریکا ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە ژیار ماندوو نەبیت. دەستگای ئاسایشی مۆڵەتی نەدا بەم خۆپیشاندانەی ئەمڕۆی سلێمانی هێزە ئاسایشیەکان هیچ کاردانەوەیکیان نەبوو بەرامبەر بە خۆپیشاندەران. بەڵێ سلااو لە ئێوە کاک بەڵێن سلااو لە بینەرانی کورد کۆنێکشن نەخێر کاردانەوەیان نەبوو هەرچەندە دوێنێ ئاسایشی سلێمانی ڕایگەیان کە ئەوان ڕێگە نادەن کە هیچ خۆپیشاندانێک ئەنجام بدرێ و گەجەنا بەداماژەت پێکرد بەهۆی ئەوەی کە ئاماژەیان پێکرد بوو بارودۆخی ناوچەکەەوە بارودۆخی باڵین هەرێمی کوردستان و هەروەها ئەو بە بارودۆخی لە هەفتەی ڕابردووتر بەسەر شاری کەرکووکە هاو مەترسیش هەیە کە شانە نووسۆکانی چەکدارانی داعش لە دزە بکەنە ناو خۆپیشاندەرانەوە بەڵام هیچ شتێک ڕووی نەدا و هێزە ئەمنیەکان لە سەر لە بەیانی زۆر لە شوێنی دووەمی خۆپیشاندانەکان کە خۆپیشاندانی خەڵک و خۆپیشاندەرانی فەرمانبەران بوو بەگشتی ئەوان لە شارەی سالم یاخودەوەی کە پێ دەوترێ سەهۆڵەکە بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بوونەوە خۆپیشاندانەکە بە شێوازێکی ئاشتیانە کۆتایی هاتوو. بەڵێ ژیار بۆ دوو شوێنی خۆپیشاندان و بوو دوو کۆمەڵی خۆپیشاندان ئایا داواکاریەکانیان جیابوون یان ئەوانە کۆمەڵی سیاسی و پیشەی جیاجیابوون؟
کۆمەڵی سیاسی ناکاک دەخیل ئەمانەی ئەم خۆپیشاندانانە بەشێکیان لە بەردەم پەروەردەی ڕۆژ ئاوایە کە خۆپیشاندانی مامۆستایانە دیارە مامۆستایان پێش دەستپێکردنی وەرزینی خوێندن و تا ئێستش کە ئەوە زیاتر لە 8 هەفتەیە وەرزینی خوێندن لە شاری هەولێر و دوهۆک لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕاگەیەنراوە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین تا ئێستا ساڵی نوێی خوێندن دەستی پێ نەکردووە لەبەرەوەی بەردەوام مامۆستایان خۆپیشاندانەکەن مامۆستایان دیار بوو ئەمڕۆ دوو داواکاریکیان هەبوویان دوو شتی نوێیان هەبوو لە خۆپیشاندانەکە سەر ڕاڕەتکردنەوەی سیستەمی پاشەکەوتکردنی موچە و داواکردنی موچە فەوتاوەکانیان هەروەها ئەوەشیان ڕەت کردەوە کە پێشنیارێکی نافەرمی هەیە کە ڕادەگەیەندرێت لەلایەن مامۆستایانی یەکێتی و گۆڕانەوە پێشنیار کراوە کە بڕی 25,000 دینار لە دایک و باوکی هەر خوێندکارێک وەربگیرێتە ساڵی نوێی خوێندن دەست بکرێتەوە پرۆسەی خوێندن بۆی ئەو پارێ بدرێتە مامۆستایان و ئەمەوێ کاک بەڵێن و هەروەها دوێنێ ژووری بازرگانی سلەیمانی ڕایانگەیان کە هەڵمەتێکی کۆکردنەوەی کۆمەک بۆ مامۆستایان ڕادەگەێنن داوای هاوکاریان لە دەوڵەمەندەکانی شاری سلەیمانی کرد مامۆستایان ئەمایان ڕەتەکردەوە بەڵێ باشە ژیار لایەنی حکومی هەتا ئێستا چ وەڵامێکی هەبووە ئایا پێشبینی دەکرێت ئەم جارە حکوومەت وەڵامێکی هەبێ بۆ مامۆستایان و فەرمانبەران کاک بەڵەنجاری پێشوو لە 27 سپتەمبەر کە ئەو خۆپیشاندانە فراوانەی سلەیمانی ئەنجامدرا پارێزگاری سلەیمانی بە وەکالەت ئاماژی بۆ کرد کە ئەو داواکاریەکان دەگەیەنێتە حکوومەت بەڵام ئەمڕۆ هیچ لایەنێکی حکوومەت ئامادە نەبوو و تا ئێستش سلەیمانی تا ئەم ساتەی بە قسە بۆ ئێوەی بەڕێز دەکەم بە فەرمی پارێزگاری نییە ئەگەر چی تا ئێستاوەترێ 4 کاندیدی پارێزگار هەیە بەڵام هیچ پارێزگارێکی نییە واتە ئەم جارە ئەو نێوەندەش نەما ئەو وەسیتەش نەما کە داواکاریەکان بگەینێتە حکوومەت و حکوومەتیش بە فەرمی هیچ داوایەکی با بڵێن هیچ وەڵامێکی نەبوو بۆ خۆپیشاندەران باڵێ پامنیرا دەنگی ئەمریکا ژیار محەممەد ژی سلیمانی دیگەل مەبوو تایبەژی لەژبەر خۆپیشاندانین و بوون لە باژەر ئیرۆ ژمارەکە مامۆستایان و فەرمانبەران داخوازا مافین خوا دیکرد ئەڤە بەرنامە کورتکردنشتن بەردەوامین لەسەر vê بەرنامی هەندێک راپۆرتین دیمە هەنەک و راپۆرتەگەلە کورت لەسەر هەڵەوینێک و شەڤێدی جەژنە هەڵەوین بوو جەژنا کەڤنارە ملەتین جودا جودایین جیهانێ و بەدەمام کن بترستی ناسکردن سەما دزایی لە چەند شاهین vê شەڤێ ئامادە بوو. دوێنێ هاڵەوین بوو واتە ماڵەکانی واشنگتن دیسی و باڵیۆزخانەکان هەمووی گۆڕدرا بۆ کارگەی شیرنی کە شیرناتی ڕۆژی هاڵەوین دەدا بە خەڵک. هەموو ساڵێک لە سویەکی مانجیدا خەڵکی ئەمریکا وڵاتانی تریش جوانترین و ترسناکترین پۆشاک لەبەر دەکەن و لە دەرگای ماڵان دەدەن داوای شیرناتیان لێ دەکەن. ئەم ساڵ هەندێک لە خەڵکەکان زۆر داهێنەر بوون لە جلکەکانیان. من بەرگی مانگام لەبەر کردووە کارتۆنێکی شیریشم پێیە کە نوقڵی تێدەکەم. ئێمە بەناوگەڕەکی بەناوبانگی ئەمبسیڕۆ دەڕۆیشتین کە هەموو باڵیۆزخانەکان و ماڵی باڵیۆزخانەکانی لێیە. لێرە باڵیۆزخانەی ڕۆمانیا وا شیرناتی دەداتە خەڵکەکە. ئەوەش باڵیۆزخانەی چیلێ و زۆری تکەش شیرناتیان دەدا بە خەڵکەکە. جلوبەرگی هاتنە دەرەوەی بەریتانیام لە یەکێتی ئەوروپا پۆشیوە چونکە بڕگەی 50 لە دەستوری ئەوروپا ڕێدەدات بۆ هاتنە دەرەوەی لی وڵاتانی ئەندام ڕیفرۆندام بکەن. ڕێکخەرانی ئەم گەشتە دەڵێن کە هاڵەوین بۆ هەموو کەسێکە تەنانەت بۆ مناڵان نییە شیرناتی کۆبکەنەوە. سەمادزەیی دەنجی ئەمریکا. دەخی تۆ چی کرد بۆ هەڵەوین؟ پێویستیم بە دەمام پێویستیم بە دەمام پێویست ناکە بەڵام نوقڵێکی زۆریش کۆکراوەتەوە بە مناڵەکانی گەڕەکەماندا شەوێکی زۆر خۆش بوو جوان بوو مناڵەکان کە دێن داوای چێژێکی زۆر تایبەتی لێبینێ منداڵان بە تایبەتی ئەو جلوبەرگانەی کە دەیپۆشن و هەوڵەدەن خەڵک پترسێ لێیان و لەگەڵیشیدا داوای نوقڵت لێ دەکات ئەو ترسێنێ و ئەبێ نوقڵیشی مناڵەکان چەند ئەوە بن چەند جوانن هەڵبەتە بەڵام گەورەکان کەشتی ئەوە لە ناشین لەبەرەکەن ئەوە کەمی ناخۆشە ئەگۆڕێ شتێکە ئەوە بەرنامە کورتکۆنەکشن و هەتا ڕۆژە هەینی هەر شاد و بەخەبەر بن هەر شاد.